تەنها بەناوی خوای گەورە. زۆرن ئەوانەی لە دوورەوە پێیان سەراسیمەی، بەڵام دوای لە نزیکەوە مامەڵە لەگەڵداکردنیان و باشناسینیان بۆ دەردەکەوێت کە دوورکوژی نێزی خەسارن یان دەورانی ڕۆژگار وهەیان دەگۆڕێت کە نایان ناسیتەوە. لە بەرامبەردا ئەو مرۆڤانە بە ژمارەکە من کە لە جەوهەر و ناوەڕۆکدا زۆر لەوە گەورەترن کە بە چاوی سەر ڕواڵەتیان دەبینی. ئەو مامۆستا بەڕێزەی دەمانەوێت باسی بکەین وێڕای ئەوەی لە بنەماڵەی مەلازادەکانە باب و باپیر و برایشی مەلا بوون. یەکێکیشە لەو مامۆستا دانسخانەی کە لەوەتەی لە ساڵی 1970 لە تەمەنی 20 ساڵیدا خوێندنی فەقێتی تەواو کردووە و ئیجازەی مەلایەتی لە سەردەستی باوکی وەرگرتووە و دەستی بە وتاربێژی کردووە تا ئەو کاتەی بۆ دوازار لە ساڵی 2008 بە یەکجاری لە وتاربێژی دوور دەخرێتەوە. تۆسخاڵێک لە وتنی حەق نەسڵەمیوەتەوە و خوای گەورەی لە خۆی تووڕە نەکردووە. ئەوەی بە حەقی زانیوە گوتوویەتی مامۆستا بەردەوام فەقێ یان قوتابی هەبووە. مامۆستا دوای ئەوەی لە ساڵی 1977 تاقیکردنەوەی ئەوقاف ئەنجام دەدات و بەڕەسمی لە مزگەوتی حەیدەراغا لە گەڕەکی تەیراوەی هەولێر بە پێشنوێژ و وتاربێژ دادەمەزرێت، دەبێتە ڕێنماییکار و مامۆستایەکی دڵسۆز بۆ گەنجانی شەیدای مزگەوت و قورئان و کۆمەڵگەی دەوروبەری. هەمیشە ئامۆژگاری دەکردن بۆ ئاشنابوونی زیاتر بە ئاینی ئیسلام و پابەندی باشتر پێوە. ڕۆژ لە دوای ڕۆژ متمانە و هۆگریان بۆ مامۆستا زۆرتر دەبوو، لە دڵیاندا قایمتر جێگەی دەگرت. لەبەرەوەی لە نێوان ساڵانی 1970 تاوەکو 1989 چەندین جار مختار تەبلیغی دەکرد و مەفرەزەی بەعز دەهاتنە سەر ماڵ و مزگەوتەکەی و ڕاپێچی دایرەی ئەمنیان دەکرد بۆ لێپیسینەوە تا لە ساڵی 1989 ڕژێمی بەعز لە وەزیفە دووری خستەوە و موچەی بڕی. دوای ڕاپەڕین گەڕایەوە وەزیفەکەی. مامۆستا لەگەڵ ئەوەی باری ئابووری خراپ بوو هێندە بەشکۆ بوو، چاوی لە دەستی کەس نەبوو. وێڕای ئەوەی زۆریش بە میوان بوو حەزی بە مەزلیس و دیوەخانی دەسەڵاتداران و دەزڕۆیشتوان و خواردنی نانیان نەبوو کە ئەمە زۆر زار سەر ئێشەی بۆ دروست کردووە، بەڵام خۆڕاگر بووە. مامۆستا پیاوێکی ڕووخۆش و سادە و دەست و دڵ فراوان، قەت هەستت نەدەکرد دڵی تەنگە یان گرفتێکی هەیە. بەڕاستی پیاوێکی دڵسۆز و سەڕاس و بێر و ماند و نەناس بوو. ئیمان ڕەجی لە دڵ و دەرونیدا داکوتا بوو. پیاوێکی زاهید و خواپەرست و خۆپارێز لە هەر لوقمەیەکی گوماناوی چ جای حەرام. لە ساڵی 1993 ماڵی تاڵان کراوە، چەند جارێک هەوڵی تیرۆرکردنی دراوە کە یەکێکیان ئەوە بوو لە ساڵی 1995 دوای گەڕانەوەی لە وتار و نوێژی هەینی لە مزگەوتەوە بۆ ماڵەوە لەلایەن چەند مرۆڤ کوژێکی چنگ بەخوێن لە بەردەم ماڵەکەیدا دەستڕێژی لێ دەکرێت و عەبدوڕەحمانی کوڕی تەمەن 8 ساڵانی دەکوژدێت و خۆیشی بە سەختی بریندار دەکرێت. بەم هۆیەوە تا ئێستاش کەم ئەندامە. دوای 12 ڕۆژ لەم ڕووداوە خوای گەورە کوڕێکی دیکەی بە مامۆستا بەخشی و بە ناوی عەبدوڕەحمانی شەهیدی کردەوە. مامۆستا بەم بارودۆخە و چەندان نەخۆشیەوە کە تەمەنی 72 ساڵە هەتا پێی بکرێ نوێژەکانی بە کۆمەڵ ئەنجام دەدات. مامۆستا قەنەعەتی وایە کە تاوانە مامۆستای ئاینی عەلمانی بێت و لە خزمەت هیچ بەرنامە و گروپێکدا بێت جگە لە ئیسلام. هەر مامۆستایەکی ئاینی بەم جۆرە بێت لە ئیسلام نەگەیشتووە یان ناپاکە بەرامبەر ئاینەکەی. پێویستە مامۆستایانی ئاینی هەمیشە لە خزمەت کار و بانگەواز ئیسلامیدا بن و بەردەوام پەرە بە ئاستی زانستیان بدەن و لێی ببەخشن بە بانگەوازکردنی خەڵکی وانەوتنەوە. ئەم پیاوە گەورە و خۆشەویستەی باسمان کرد بەڕێز مامۆستا مەلا جەمال محەممەد قادر هەرتەلیە. ئەم بابەتە لە نووسینی کەمال حەمزە. زۆر بەڕێز مامۆستای خۆشەویستمان، مامۆستای قەدرگران، ئەوە خۆم بێم خۆی دێ مامۆستا جەمال هەرتەلی خوای گەورە پاداشتی خێری بداتەوە لەم سەحوە ئیسلامیە، لەم زاوتە ئیسلامیە ڕۆڵێکی کاریگەری هەبووە. ئومێد دەکەین ئینشاءالله خوای گەورە ساغ و سەلامەتی کە سیحەتێکی باشتری پێ ببەخشێ و نەوەکانی و کوڕەکانی کچەکانی تەواوی خێزانەکەی ساغ و سەلامەت بکە ئینشاءالله، پاداشتی خێریان بداتەوە لە پای ئەوەی کە لە خزمەتی جەنابی مامۆستادان. هەروەها مامۆستاش خۆی ژیانی خۆی تەرخان کردووە بۆ خزمەتکردنی ئەهلی عیلم و قورئان خوێنان و مامۆستایانی ئاینی بەڕێزی شاری هەولێری خۆشەویست و دەوروبەری. وعليكم السلام مامۆستا جەنابی دکتۆر فەرموو.
ئەو بدە من ئەو بدە من ئەوە بدە من ئەوە تەواو خی گەورە پاداشتی خێری هەردوو ماوەسا بەڕێز و خۆشەویست بداتەوە خەڵاتی ڕێزلێنانی ساڵانەی دەستگای نوری حکمەیە بۆ پەروەردە و ڕۆشنبیری زنای مامۆستا دەستت ماچەکەین زۆر بەخێر بێ و عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه